کتێبخانەی دەنگی خەزان لە هۆڵی ناساندنی شاکارە هونەریەکاندا و ئاشناکردنی ئێوەی گوێگر بە کتێبێکی پەروەردەیی بەناوبانگ کتێبخانەی دەنگی خەزان کتێبی چۆن لەگەڵ منداڵەکەمدا ڕەفتار بکەم بە زنجیرە پێشکەشەکات. ئەم بەرهەمە دکتۆر کاربر نووسیوێتی و شەیدا سەلاح لە فارسیەوە کردوویەتی بە کوردی. چاپخانە و ئۆفسەتی قانع ئەم کتێبەی بەرهەم هێناوە و مافی بەرهەمهێنانی دەنگیشی پارێزراوە بۆ کتێبخانەی دەنگی خەزان. کتێبی چۆن لەگەڵ منداڵەکەمدا ڕەفتار بکەم لە ئامادەکردنی عەتاقە داغیە و بە دەنگی سۆزان سالار پێشکەشەکرێت. ناوی کتێب چۆن لەگەڵ منداڵەکەمدا ڕەفتار بکەم. نووسەر دکتۆر گاربر، وەرگێڕانی لە فارسیەوە شەیدا سەلاح، پێشەکی و پێداچوونەوەی ئەحمەد قادر سەعید، تایپ و نەخشەسازی بەهرە عیززەدین، نەخشەسازی بەرێک ستار قادر، چاپ چاپخانە و ئۆفسێتی قانع، زنجیرە نۆیەم، تیراژ 750 دانە، چاپی یەکەم سلێمانی، ژمارەی سپاردنی 453 وەزارەتی ڕۆشنبیری دراوەتێ. ئەم وەرگێڕانە پێشکەش دەکەم بە دایک و باوکی بەڕێز و خۆشەویستم شەیدا سەلاح. پێشەکی منداڵ هەر لە سەرەتای دروستبوونیەوە واتە هەر لەو کاتەی کۆرپەلێ و لەسکی دایکیدایە پێویستی بە ئاگالێبوون و چاودێریکردن و پەروەردەکردن هەیە کە باسیش لەسەر پەروەردەکردن چڕ بکرێتەوە دەبێ هەموو لایەنەکانی ژیانی منداڵ بگرێتەوە. دایکێک کە لە سەرەتای سەگپەڕیدایە دەبێ بە ئاگالێبوون و چاودێریکردنەوە لەگەڵ کۆرپەکەیدا هەڵسوکەوت بکات هەتا جگەرگۆشەیەکی تەندروست باش بە ژیان ببەخشێت، ئەندامێکی بە کەڵک بێنێتەوە. هەر لەو کاتەشدا کە منداڵ لە دایک دەبێ و چاو بە دنیا هەڵدەهێنێ، دایک ئینجا لەگەڵیدا باوکیشی کۆمەڵێک ئەرێک دەکەوێتە سەرشانیان کە لە حاڵەتی بەر لە دایکبوونی کۆرپەکەیان جیاوازی زۆری هەیە. زانایانی بواری پەروەردەی منداڵان قۆناغەکانی ژیانی منداڵیان بە چەندین قۆناغ دابەش کردووە. بۆ هەر قۆناغێکیش دایان گۆڕانکاری سۆسیۆلۆژی و سایکۆلۆژی و هەست و نەستیان دیاری کردووە کە هەر یەکیان لەم گۆڕانکاریانە گەلێک کاردانەوەی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ لە گەورەبوون و گەشەکردنی مناڵاندا دەبێنن. بە جۆرێک ئەگەر هەر یەکێک لەم قۆناغانە هەڵەیەک ڕووبدات یان بە شێوەیەک دروست ببێت، دوور نییە بەهۆیانەوە منداڵ تووشی کێشەیەک یان چەندان کێشەی جەستەیی و دەرونی ببێ و بە چەندین ساڵ لەگەڵیدا بمێنێتەوە، یان بە پێچەوانەشەوە ئەگەر لە سەردەمەکانی مناڵیدا بوارەکانی گەشەکردن وەکو پێویست هەڵسوکەوتیان لەگەڵدا کرا، ئەوە منداڵ لە ژیانی دوای تێپەڕینی قۆناغی مناڵیدا کەسانی لەبار و تەندروست باش و بیرکراوە و گیان پڕ لە ئومێد دێنە بەرهەم، لە نێوەندەکانی ژیاندا سوود بە خۆیان و خێزان و کۆمەڵ دەگەێنن. ئەوەی دەمەوێت لەم پێشەکیە کورتەدا ئاماژەی پێ بکەم بەهۆیەوە سەرنجی خوێنەری بەڕێز بۆ لای خوێندنەوەی ئەم کتێبە ڕابکێشەم ئەوەیە کە مناڵان هەر لە سەرەتای تەمەنیانەوە لەگەڵ کۆمەڵێکی زۆر گیر و گرفت و کێشەی جەستەیی ڕوبەڕوو دەبنەوە، یان دووچاری ئەو نەخۆشیانە دەبن کەوا پێویست دەکات دایک و باوک و دادەکانی باخچەی ساوایان و مامۆستایانی سەرەتایی بە سەلیقە و شارەزایی تەواوەوە بەرەو ڕوویان بچن.
لە پێناو چارەسەرکردنیاندا هەوڵی خۆیان بخەنەگەڕ تا ئەوەندەی لە توانایاندایە ڕۆڵی پۆزتیفانەی پەروەردەکارێکی شارەزا ببینن بۆ ئەوەی باری خراپی سەرشانی مناڵان سووک بکەن. ئەوەش ناونیشانی ئەو کتێبەیە کە لە پێناویدا وەرگێڕدراوە. کتێبی چۆن لەگەڵ منداڵەکەمدا ڕەفتار بکەم، بەرهەمی چەندین ساڵەی تاقیکردنەوەکانی دکتۆر کاربرە و لەلایەن کۆمەڵێک دکتۆر و پسپۆڕی بواری مناڵاندا کراوە بە فارسی و زۆر لە شارەزایان پێیدا چوونەتەوە و تاوتویان کردووە. کێشە و گیرروگرفتەکان کە منداڵان هەر لە سەرەتای ژیانیان تا تەمەنی 12 ساڵی و بەرەو ژوورتریش دووچاری دێن یەککاڵا دەکاتەوە و چارەسەریان بۆ دادەنێت. دیارە کە باسیش لە گیرروگرفت بکرێ دەبێت زۆرێک لەو کێشانە بگرێتەوە کە منداڵ تێدەکەون یان لە ژیانی ڕۆژانەیاندا ئێخەیان پێدەگرێت. دووریژ نییە هەندێک لەو کێشانەی مناڵان خۆیان ڕۆڵیان لە دروستبوونیاندا هەبێ، هەندێکیش لە توانای ئەوان بەدەربێ و هۆیەکەی بۆ سروشت یان دەوروبەر یان قوتابخانە یان دراوسێ یان هەتا هاوڕێیانی منداڵان خۆیان بگەڕێتەوە، ئەوان ڕۆڵیان لە دروستبوونیاندا هەبێت. لێرەدا ئەو پرسیارە سەرهەڵدەدات: ئەگەر منداڵ لە قۆناغەکانی سەردەمی مناڵیدا دووچاری یەکێک لەو گیرروگرفتانە بوو، ڕۆڵی دایک و باوەک دەبێت چی بێت؟ بۆ نمونە منداڵێک لە سەرەتای چوونە قوتابخانەیدا، واتە لە تەمەنی 6 ساڵیدا سەرەتا زۆر بە خۆشحاڵیەوە پێشوازی لە چوونە قوتابخانە دەکات و لە پۆلی یەکەم ناولەنووسێت، بەڵام زۆری پێناچێت ئەو ئارەزووی کەم دەبێتەوە، تاوای لەدێت ئارەزووی نامێنێ و لە ئەنجامدا بەرگری لە چوون دەکات. لە پێناویدا گەلێک بیرروباوەڕی وەکو نەخۆشی و سەرما و گەرما و هەندێکی تر دەهێنێتەوە. گرفتەکە ئەو پرسیارانە لە خۆیدا کۆ دەکاتەوە: هۆی پێشوازی یەکەم جار چوونە قوتابخانەی چی بووە؟ بۆچی بەرەبەرە ئەو ئارەزووی نەماوە و کارگەیشتوتە سنووری نەچوون؟ بۆ وەڵامدانەوەی ئەو پرسیارانە دەبێت دایک و باوکان لەو تەوەرەدا خۆیان بدۆزنەوە. پێویستە بزانن لەو کات و ئاستەدا ئەوان چۆن ڕەفتار لەگەڵ مناڵەکانیاندا بکەن، لەگەڵیشیاندا بەڕێوەبەری مامۆستا و قوتابخانەکان ڕۆڵیان چی بێت. ئەوانە و زۆرێک لەو گیرروگرفت و کێشانەی مناڵان لە ژیانی ڕۆژانەیاندا ڕوبەڕووی دەبنەوە دووچاری دەبن. لەو کتێبەدا چارەیان بۆ دانراوە و هۆیەکانی زاڵبوون بەسەر کێشەکاندا بەدی دەکرێت. من وای دەبینم کە وەرگێڕانی کتێبی چۆن لەگەڵ منداڵەکەمدا ڕەفتار بکەم کلێنێکی فراوان لە کتێبخانەی کتێبی بواری پەروەردەی مناڵاندا کە بۆ ئەمڕۆ پێویستێکی ژیاریە پڕ دەکاتەوە، بۆ هۆیەوە دایک و باوکان و ڕابەرانی منداڵان دەتوانن بەسەر زۆرێک لەو کێشە و گیرروگرفتانەدا زاڵ ببن کە دێنە ڕێی مناڵەکانیان، ئەگەر بەپێی پلانە نەخشە بۆ کێشراوەکان هەنگاو هەڵگرن. منیش هەر لەو سۆنگەیەوە کە سەرەتا شەیداخان ویستی ئەو کتێبە وەرگێڕێتە سەر زمانی کوردی بە پێویستم زانی، هانی بدەم و بڕیاریشمدا ئەوەندەی لە توانامدا بێت لە ڕووی بە کوردی داڕشنەوەی دەقەکان دەستگیرۆی بکەم و لەو بەرهێنانی کتێبەکەدا هاوکاری بم. ئومێدیشم وایە توانی بێتم پێداچوونەوەکەم وەرگێڕانەکەی هێنا بێتە سەر ئەو ئاستەی کە خوێنەرانی بەڕێز لە خوێندنەوەی بابەتەکان سوود وەرگرن. نووسینەکان تا سنوورێک هاتبنە ناوکەش و هەوای ئاخاوتنی زمانی کوردی و واژە و داڕشنەکان بە جۆرێک بن خوێنەر هەست بە ماندووبوون نەکات. پەروەردەکارانی بواری منداڵان لە کاتی هەستکردن یان دروستبوونی هەر کێشەیەکی مناڵەکانیاندا سوود لە ڕێنماییەکانی وەربگرن. کتێبی چۆن لەگەڵ منداڵەکەمدا ڕەفتار بکەم لەگەڵێک بواری کێشەکانی تایبەت بە مناڵانی داوە و بۆ هەر کێشەیەکیش چەندین ڕێگاچارەی دیاری کردووە کە بەهۆیەوە دایک و باوکان دەتوانن لە شێوازەکانیان کەڵک وەرگرن یان ئەگەر لە توانا بەدەر بوو سوود لە تاقیکردنەوە و شارەزایی پسپۆڕان وەرگرن. لە کۆتاییدا حەز دەکەم ئاماژەش بۆەوە بکەم کە شەیداخان لە وەرگێڕانی ئەو کتێبەدا بە توانایەکی باشەوە هاتە ناو مەیدانی وەرگێڕان لە زمانی فارسیەوە. ئومێدی باش و بەرەو پێشچوونی باشتری لێ دەکرێت. هیواخوازیشم ئەگەر چاو یان بیر لە ئەنجامی چەند جار خوێندنەوەیدا شتێکی بەسەردا تێپەڕی بێت بتوانرێت لە چاپەکانی داهاتوودا چاکتر بیریان لەسەر کۆ بکرێتەوە و ورتر چاویان پێدا بخشێنرێتەوە لەگەڵ داوای سەرکەوتن بۆ هەموو لایەک. ئەحمەد قادر سەعید. سەرەتایەکی کورت. لەو کاتەی کە هەستم کرد دەمەدایک هەستێکی سەیرم بۆ پەیدا بوو، هەستێک کە تا ئەو کاتە پێم نەزانی بوو نەمدەناسی. دوایی شتێگەیشتم کە ئەرکێکی گرانم کەوتۆتە ئەستۆ، بۆیە هەستم بە مەبەستێ کرد. بەڕاستی بۆ ئەو مەبەستە پێویستم بە خوێندنەوە هەبوو، بۆیە خێرا بەرلەوەی ببینم و بناسم دەستم بە خوێندنەوە کرد. ئەوەش هاوکات بوو لەگەڵ هەستپێکردنی کارکردنم لەگەڵ وەرگێڕاندا.
بۆیە بۆ وەرگێڕان ئەم کتێبە بە چاکترین بەر هاتە بەرچاوم، چونکە لەم بوارەدا بابەت و بەرهەم کەمە و کتێبخانەی کوردی گەلێک پێویستی بەکاری منداڵان هەیە و ئەمەش ڕاستیەکە نکۆڵی لێ ناکرێت. ئێمەی دایک و باوک دەبێت ئەوە بزانین کە بەرهەمهێنانی مناڵ و گەورەکردنی کارێکی ئاسان نییە و ئەرکێکی گەورە و گرنگە و لە ئەستۆماندایە. دەبێت خۆشمان لە ئاست بەرپرسیارێکی مێژووی دابین کە بە باوکبوون و بە دایکبوون بەسەرماندا دەسەپێنێت. بەڕاستی بۆ پێکێنانی کۆمەڵگەیەکی ڕۆشنبیر پێشکەوت و پێویستمان بەنەوەیەکی پێگەشت و تێگەشتووە. ئەرکی فێرکردن و پەروەردەکردنیش تەنیا لە ئەستۆی مامۆستا و قوتابخانەدا نییە، بەڵکو ئەو بەرپرسیاریەتە لە خودی ماڵ و دایک و باوکەوە دەست پێ دەکات. لەم کتێبەدا چۆنیەتی ڕەفتارکردن لەگەڵ هەموو مناڵێکدا بەڕوونی شیکراوەتەوە. مناڵەکانمان جاروبار ڕەفتاری سەیر دەنوێنن کە لەوانەیە پێی بێتاقەت بین و دەشێت لە چارەسەرکردنیدا بێتوانایمان دەربکەوێت. لەم کتێبەدا شێوەی جۆرا و جۆر بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەو ڕەفتارانەدا شیکراوەتەوە و لێی کۆڵراوەتەوە کە پێویستە لەسەر خۆ و ئارام سوودیان لێوەرگرین. بەڕای نووسەری ئەم کتێبە دایک و باوکانی زیرەک و بەتوانە دەتوانن دوای ماوەیە کە لە ڕێچارە پێشنیارکراوەکانی ئەم کتێبە سوودیان وەرگرت بۆ خۆیان ڕێچارەی نوێ بدۆزنەوە کە تایبەت بێ بە شێوەی پەروەردەکردنیانەوە. بەشی یەکەم و دووەمی ئەم کتێبە بنچینەی بەشەکانی ترە، بۆیە پێویستە خوێنەر یەکەم جار ئەو دوو بەشە بە وردی بخوێنێتەوە، پاشان سەیری پێڕستی کتێبەکە بکات و هەر بابەتێک پەیوەندی بە کێشەکەیەوە هەبوو هەڵی بژێرێت. بۆ هەر کێشەیەک ژمارەیەک ڕێگەچارە پیشاندراوە. ئێوە دەبێ بە پێیخواست و تواناکان یەکێک لەو ڕێگاچارە هەڵبژێرن و ئەمەش لە بەرچاو بگرن کە ئەو گۆڕانکاریانەی دەتانەوێت لە ڕەفتاری منداڵدا پێکی بهێنن گرانە و پێویستی بە کات و تاقەتی زۆرە. لە کۆتاییدا زۆر سوپاسی هاوسەرەکەم حەسەن بورهان دەکەم کە لە ڕاپەڕاندنی ئەم کارەدا زۆر یارمەتیدام. زۆر سوپاس و پێزانینم بۆ مامۆستای بەڕێز مامۆستا ئەحمەد قادر سەعید هەیە کە بەڕاستی لە ئەنجامدانی ئەم کارەدا بەدڵسۆزیەوە یارمەتیدام. هەروەها زۆر سوپاسی ئەو کەسانە دەکەم کە لەم ڕێگایەدا هاندەرم بوون. بە هیوای ئەو ڕۆژەی ئێمەی دایک و باوکانی کورد بتوانین بە جوانترین شێوە و مناڵەکانمان پەروەردە بکەین، لە دنیای سەیریان تێبگەین و نەوەیەکی سەرکەوت و سەربەرز بۆ گەلەکەمان پێک بهێنین. وەرگێڕ شەیدا سەلاح مەسعود. بەشی یەکەم: قۆناغەکانی گۆڕینی ڕەفتاری منداڵان. ئەو دایک و باوک و منداڵەی کە لە هەموو ڕوویەکەوە تەواو بن و کەم و کوڕیان نەبێ زۆر کەمن. ئێمە هەتا ئێستا دایک و باوکی وامان نییە کە لە توانە و زانیاری خۆیان بەگومان نەبن. مناڵان بەو جۆرەی کە دایک و باوکیان دایانەوێت هەڵسوکەوت ناکەن و کاتێک دایک و باوکان هەز دەکەن کە ناتوانن خۆڕەوشتی مناڵەکانیان بگۆڕن بێتاقەت و نائارام دەبن و متمانەیان بە خۆیان نامێنێت. هەرچەندە دایک و باوکانی ئەمڕۆ لە ڕووی خوێندنی باڵا و زانیاریە هەمە چەشنەکاندا هەڵکەوتون، بەڵام تا ئێستا پرسیاری زۆرتر لە ئارادا ماون. کاتێک کارۆلین چوو بۆ قوتابخانە چی بپۆشێت؟ 15 جار بڕیاری خۆی دەگۆڕێت. بەو هۆیەوە هەمیشە لە پاسی قوتابخانە دوادەکەوێ. ئێوە وەکو دایک یان باوەک دەبێت چی بکەن؟ کاتێک کەنت لە سوپەرمارکێتێک ڕەفتاری ناشرینی دەنوێنێت، ئێوە چی دەکەن کاتێ مناڵەکەتان نان ناخوات؟ کاتێک سام لە خوشکە بچووکەکەی خۆی دەدات، کاتێک هیلی شەو لە خەو هەڵدەستێت و تا بەیانی بە تەلەفۆن قسە دەکات، یان کاتێک دیڤید نینۆکەکانی لە بنەوە دەقرتێنێت. ئەو دایک و باوکانەی کە پرسوڕایان بە ئێمە کردووە ڕێگەچاری بە نرخیان دەستکەوتووە، بەڵام پێش ئەوەی ئێوە ئەم ڕێچارانە بەکاربهێنن وا باشە ئەو ڕێنمایی و ڕێگایانەی کە لە بەشی دوودا شیکراونەتەوە و باسکراون بخوێننەوە. ئەو بابەتانەی کە دێتە بەرچاوتان ڕۆڵی گرنگیان لە باشتر هەستپێکردن و تێگەشتنی پرسیارەکان دەبێ و بەکارهێنانی ڕێگەچارەکانیش ئاسانتر دەکات. لەبیرتان نەچێت کە نابێت لە ماوەیەکی کووردا چاوەڕێی پێشکەوتنێکی زۆر بکەن. ئامانجەکانی خۆتان لەگەڵ تەمەن و کەسایەتی و توانا و ڕەگەز و ئاستی پەروەردەی و ئەقلی مناڵەکانتان هەڵسەنگێنن و دیاری بکەن. منداڵ هەمویان لە تەمەنێکی دیاریکراودا وەکو یەک ناچنە ناو قۆناغەکانی ژیانەوە و ڕادەی وەرگرتنی پەروەردەیشیان وەکو یەک نییە. لەمڕۆوە ئێوە لە هەر کەسێکی تر باشتر مناڵەکانی خۆتان دەناسن، بۆیە پێویستە متمانەتان بە خۆتان هەبێت. کێشەکە ڕاوە بکەن. بەر لە هەر شتێک پێویستە ئەو خوانەی دەتانەوێت بیگۆڕن دیاری بکەن. ئەگەر ناو و ناتۆرەی وەک شەیتان، وەحشی، ڕقاوی یان بێگوێ
بلکێنن بە مناڵەکەتانەوە بۆ چارەسەرکردنی مەسەلەکە یارمەتیتان نادات، چونکە ئەم سیفاتانە سیفەتی هەمەلایەنە و نادیارن، ئێوە ناتوانن بیانگۆڕن. سەرەڕای ئەمانەش ئێوە خۆ ناتانەوێت هەموو ڕەوشت و بیر و بۆچوونەکانی منداڵ بگۆڕن، بۆ ئەوەش بە شێوەیەکی شارەزا کار بکەن. بابەتێک بۆ هەست و سۆز دامەنێن، کێشەکان شی بکەنەوە و لە بابەتەکانی تری جیا بکەنەوە. بە وردی تێبینی ئەوە بکەن بۆچی مناڵەکەتان ڕەوشتی نابەجێ دەنوێنێت یان خۆی لە ئەنجامدانی کارێک گێل دەکات. لەلایەکی ترەوە ئەو شتەی ئێوە دەتانەوێت بە وردی ئەنجامی بدەن چییە؟ کارێکە مناڵەکەتان ئەنجامی دەدات و دەیەوێت ئێوەی پێتووڕە بکات بە وردی بیخەنە ژێر چاودێریەوە. ئەگەر وا بیر دەکەنەوە کە لوسی دەست بە کارێک دەکات و تەواوی ناکات، دەبێت ئەو بیرە شی بکەنەوە و لێ بکۆڵنەوە کە چ ڕەفتارێکی وای نواندووە ئێوەی ناچار کردووە بەم شێوەیە بیر بکەنەوە. ڕەفتارەکە بکەن بە بەشی بچووک بچووکەوە. لوسی کۆششی وانەکانی تەواو ناکات و جلوبەرگەکانی کۆناکاتەوە. ئێوە ناتوانن بڵێن ئەو هیچ کاتێک کارەکانی بەباشی ئەنجام نادات، بەڵام دەتوانن هەوڵ بدەن ئەو کێشەی دەربارەی وانە و جلوبەرگەکانی لە ئارادایە چارەسەر بکەن. پارچە کاغەزێک بهێنن و بە باری درێژیەوە بیکەن بە دوو بەشەوە. لەسەر یەکێک لە بەشەکان بنووسن زۆر بەکەمی، لەسەر بەشەکەی تری بنووسن زۆر جار. لە ستوونی یەکەمدا ئەو ڕەفتارانەی کە دەتانەوێت مناڵەکەتان نەیکات لە بەرامبەری تۆمار بکەن و لە ستوونی دووهەمدا ئەو ڕەفتارانە بنووسن کە حەز دەکەن مناڵەکەتان زۆربەی کات ئەنجامی بدات. لە یەک کاتدا تەنها لەسەر کێشەیەک پێداگرن. کاتێ دەتانەوێت ڕەوشتی مناڵەکەتان بگۆڕن، لەوانەیە دووچاری دوودڵی ببن و بابەتەکانی ناوخشتەکەش بگۆڕن. بەڵام لە بەرامبەری ئەم هەستانە وا باشە پێداگیری بکەن و اینجا هەنگاو بۆ چارەسەری کێشەکانی تر هەڵهێننەوە. ئێمە یارمەتی ئەو دایک و باوکانە دەدەین کە ناوەڕۆکی ڕەوشتە نەشیاوەکانی مناڵەکانیان ڕادەگەێنن، تاکو بابەتەکان بە گرنگوەر بگرین و لەسەری بنووسین. دوایی یەکێک لەو کێشانەی کە گرنگیان کەمتر بێ بۆ کار لەسەرکردن هەڵبژێرین. کاتێ دەتانەوێت یەکەم بابەت هەڵبژێرن کارێکی خراپ نییە، بەڵام هەندێک جار باشتر وایە کارەکە بە کێشەیەکی زۆر ئاسایی تر کە زووتر چارەسەر بکرێت دەست پێ بکەن، تاکو لە یەکەم هەستپێکردندا هەست بە سەرکەوتن بکەن. لە هەفتە یان مانگەکانی دواییدا بەو جۆرەی کە پلانتان بۆ داڕشتووە بەرەو پێش بڕۆن. ڕەنگە هەست بکەن کە ڕیزبەندی یەکەمینەکان لە ناوەڕۆکەکەدا بگۆڕن. هەر گۆڕانێک ڕۆڵێکی گرنگ لەسەر مناڵەکەتان بەجێدەهێڵێت. چارەسەری کێشەکان بە خێرایی ئەنجام بدەن، چونکە هەر گۆڕانێک بە مانای هەنگاوێکە لە پێناو پەروەردەی منداڵدا. بەگرانی هەڵی مەسەنگێنن. ئاشکرایە کێشەکانی منداڵ لە شەوێکدا چارەسەر ناکرێت. گۆڕان لە مناڵ و کەسانی گەورەتر بە هێمنی و قۆناغ بە قۆناغ دروست دەبێت. بەلاتانەوە باش بێ ئەگەر مناڵێک جاران بە هیچ شێوەیەک لەسەر پیانۆ پرۆڤەی نەدەکرد. ئێستا لە ڕۆژێکدا دەخولەک پرۆڤە دەکات. ئەمە نیشانەی پێشکەوتنێکی ڕاستەقینەیە. بەو شێوەیە مناڵەکە بەرەبەرە هەستێکی باش بەرامبەر بەخۆی پەیدا دەکات و هەر ئەو هەستا هانی دەدات تاکو زیاتر پرۆڤە بکات. ئەگەر کوڕەکەتان جاران بۆ چوونە قوتابخانە دووچاری کێشەیەک دەبوو، بەڵام ئێستا 2-3 ڕۆژە ئەم کێشەیە نەماوە، کتوپڕ چاوەڕێی ئەوە مەبن کە بەر لە چوونە دەرەوەی لە ماڵەوە جێگای نووسنەکەی کۆبکاتەوە. ئارام بگرن و هیلاک مەبن، چونکە ئەوەش بەرەبەرە چارەسەر دەبێت و هەر بەو پێشکەوتنە بچووکانە سەرکەوتنی گەورەترتان دەست دەکەوێت. هاو ئاهەنگ و پێداگەر بن. سەرکەوتنی تەواوی ئێوە لە گۆڕینی ڕەفتاری مناڵەکەتاندا پێویستی بە هاو ئاهەنگی و پێداگرتن هەیە. ئەگەر دەتانەوێت شتێک بڵێن، ڕاست بن و دڵنیا بن کە هەردووکتان یەکشت دەڵێن. پێویستە لەگەڵ هاوسەرەکەتان لەبارەی کێشە و ڕێگاچارەی پێش دەستپێکردنی هەر کارێک بە یەکەوە ڕێک بکەون. بێجگە لەوەش ئەگەر بتوانن لەگەڵدایانی منداڵ و هەموو ئەندامانی خێزان و هەر کەسێکی تر کە پەیوەندی لەگەڵ منداڵەکەتان هەیە ڕێک بکەون بەوە بە ئامانجێکی باش دەگەن. هەمیشە بەو ئەندازەیی کە پێویستان پێیەتی ڕێگاچارە بەکاربێنن، تاکو بوارتان بۆ بڕەخسێت بەو ئەنجامەی دەتانەوێت بگەن. دایک و باوک بۆ گەیشتن بە دەستکەوتەکان بە زووی هیلاک دەبن و منداڵان ئەمە دەزانن. بۆیە ئەگەر ئەوان پێداگر نەبن، مناڵان ڕێز بۆ داواکاریەکانیان دانانێن و کارەکان ئەنجام نادەن، چونکە دڵنیان بە کەمێک گریان و کەمێک ڕقهستان بە ئامانجی خۆیان دەگەن. بۆ نمونە، ئەگەر بڕیارتاندا پشتگوێ خستن سوود وەرگرن، سەیری بەشی 2 بکەن.
کاتێ مناڵەکەتان لە سوپەرمارکێتێک بۆ نەسەلە دەگری و دوای چەند خولەکێک ناتوانن لە بەرامبەر گریان و پاڕانەوەیان و نیگای پڕ لە سەرزەنشتی برادەرەکەتان کە لەگەڵتانە بوەستن، ئەوە لە ئەنجامدا تەسلیم دەبن. ئەوە نەک کێشەکەی پێچارەسەر ناکرێت، بەڵکو لە ڕاستیدا کێشەکەتان گەورەتر دەکات. زۆربەی ئەم گۆڕانانە بەو ئەندازەی ئێوە چاوەڕوانن ئاشکرانین، بەڵام هەر بوونیشیان هەیە. ئەگەر مناڵەکەت ڕەفتاری خراپی نوان لێی بکۆڵەرەوە، لای خۆت هۆکەی تۆمار بکە. ئێمە وابیر دەکەینەوە کە دوای چەند ڕۆژێک لە بەکارهێنانی ئەو ڕێگا چارەیە لە کەمتربوونەوەی تووڕەبوونی مناڵەکەتان سەرتان دەسوڕمێ، تێدەگەن چ پێشکەوتنێکتان بەدەستهێناوە. لەلایەکی تریشەوە لێکۆڵینەوە لە خۆ جێگیربووەکان بایەخی خۆی هەیە. ئەگەر ڕێگا هەڵبژێراوەکە ئەنجامی باشی نەدا بەدەستەوە، وەڵامی نەدایەوە، یەکێکی تر لەو ڕێگا چارە پێشنیارکراوانەی تر بەکاربهێنن. دەبێ بە دیدێکی باش و پۆزتیفانە سەیری کێشەکان بکەن. هەوڵ بدەن بە دیدێکی باش سەیری ڕەفتاری گشتی مناڵەکەتان بکەن، بێجگە لەو خوانەی ئێوە پێدەچێت نائارام بن پێی. بۆیە کاتێ لەسەر چاکردنی ڕەفتارێکی نەشیاوی مناڵەکەتان کار دەکەن، دڵنیایان بکەنەوە کە خۆشتان دەوێ و ڕێزی بۆ دادەنێن. ئەگەر جانی لە ڕێستۆرانتێک جەنجاڵی دروست دەکات و دوایی بێدەنگ دەبێت، پێی بڵێن کە ئەو ڕەفتاری دوایی جوانترە و خەڵکی پەسەندی دەکەن. دیدێکی باش کاریگەرترە لەو ڕخنانەی کە لەو کاتەدا ئاڕاستەی دەکەن. منداڵان لە هەموو قۆناغەکانی تەمەنیاندا پێیان خۆشە دایک و باوکیان کارەکانیان پەسەند بزانن. ئەگەرچی ئێمە ئەوانمان لاپەسەندا، بەڵام هەندێک جار ئەو هەستکردنە لای ئەوان گرفت دروست دەکات. با مناڵان بزانن پێویستە لەسەریان چاوەڕێی چی بکەن. دوای ئەوەی ئەو ڕەفتارانەتان هەڵبژارد کە دەتانەوێت بیگۆڕن، بە دوای هەلێکی گونجاودا بگەڕن تاکو بە ئاسانی تێیبگێنن. زۆربەی دایک و باوکان بە زمانی گەوران لەگەڵ مناڵەکانیان قسە دەکەن. پێیان دەڵێن پێویستە ئەرکی سەرشانتان جێبەجێ بکەن، ڕەفتاریان باش بێ. زۆربەی مناڵان مانای ئەو وشانە نازانن، بە وردی بە منداڵ بڵێن کە دەتانەوێت چی ئەنجام بدەن و چاوەڕێی چیان لێ دەکەن. بۆ نمونە، جولی، هەر ئێستا دەمانەوێت جلە پیسەکانت کۆ بکەیتەوە و بیخەیتە ناو سەبەتەی جلە پیسەکان. لەبارەی ئەو شتێک کە دەتانەوێت مناڵان ئەنجامی بدەن یان نەیدەن قسەیان لەگەڵدا بکەن. تێگڕای ئامانجەکانتان ئاشکرا مەکەن، بەڵام بە شێوازێکی دۆستانە و پڕ لە سۆز و بێترساندن هەلبڕەخسێنن تاکو ئەو ئامانجە دیاری بکەن کە هەردووکتان بۆ گەیشتن پێی کاری لەسەر دەکەن. ئەو ڕێگا چارانەی کە هەڵتان بژاردووە لەگەڵ تەمەنی منداڵدا بیگونجێنن. خۆشەویستان، لە ئەڵقەی داهاتوودا ئاشناتانەکەین بە بەشێکی تری ئەم کتێبە. تا ئەو کاتە ڕێز و سڵاوی عەتاقە لەداغی جێبەجێکار، سۆزان سالار پێشکەشکار پەسەند بفەرموون. هاوڕێمان بن.